کۆت چاوەڕێ دەکەم یەک گوێی بخۆ بەخوای بەکەلک نامیرە تغاری فرەدا والله لە سعات یەک کۆت چاوەڕێ نازانم چ کوێشە خۆی تووڕە دەکە یەک دەقڕاوەستا یەک دەقە لە پێشمارێمە وز بە دەرێم جیان سفرێ سەفەری لەبەرە میرە جیانە لە عاشتانە ڕاخی حیاتی دەفلی بچە حەمەدەم بڵە بگویت دەتنجلی جێژ نەمنە بەردەکەم خۆشحاڵین خۆشحاڵ بووین خۆشحاڵین کە دەبینین خۆشحاڵی خۆشحاڵی کە دەبینی خۆشحاڵی جێ لێە ئەوە لێ جێ ئەوە لێە قبول ناکەم وەڵا قبول ناکەم ئەوە کاری برای میرانی هاتە ناو سارەی هات دانیشت دەمە شپێت گوتی والله لێ قبول ناکەم ئەمنە هەموو خۆڕژ وەندە چامان کرد وتمان برام چ بووە گوتی هیچ قسەکە بە دەومە گرتیا گوتم دەچێ وەرە ئەو کۆ لە پشتۆ داوێەوە ئەبرام شعور نەدۆری وەلای شعور نەداری شعور گوتم وەرە گوت نا لە مەکتەبی خۆی ئاقل کرد لە مەکتەبی لە ڕسم ڕاستاییس خۆی تێک شودان و دیابن خۆ تێک خۆ بێت چاوەڕێ خودت چاوەڕێ سای قسە بە برای من نەرێ قەپۆز دەشێنم ها ئۆی شکە جینە کو بۆ قسە کنێدا ئاکیلە دەستم بۆ نەومەکە مەرێ درم نایە ها درم نایە ها توکوژم ها سای سای ئەم پیاوانی مەلەنگ بۆ دێمەجیان ناتوگانی قپات دێدە نازام چش ئەمەکەی ئەرێ وەڵاش بابزانینە ڕۆ لە چێ دەرین چییە؟ لا ئەم گرتیا يقول نقو بفري بكو ها تيك مان بردي عسو يعني لا دو دقة بيكو من دو دقة راس دي تيك مان تمشى هيك بينا ما زۆر والله يدري على فروشه زۆر بەناز مەکروت ئێتۆ خۆست وەرە لای دەریم ها وەرە لای دەی دەست خۆشی ودي جالس بينك ودمني ريكور برمدا ايوه هذا فيديو ماما رايكم دائما والله عاوز ما قوري درت طوال ماما نعم والله هو قوري يا نعم دينوكوا في مسرح عليك ما دي انا اخوان اوني باص اوني باص والله دعوتي منن جماعة ويا نقاق ولا الو دعوتي بس منن عايز باشا احوالك هذا موضوع اي تي بينا ويا نقاق سكو کاگمیران نەبێ لە بستان برا قوري بقربان تام هذا والله ليه دواء والله هذا والله كم الشاكة الله ورواتي خوشترین تام خوشترین انرژی آسان بجدی مگه هی باشه به جان دماده یک گلانه